It's easier for me to speak than English. I'm Nie Ming, a surgeon, spine surgeon, working in Qilu Hospital, Shandong University, and Mahan, the guy just beside me. I think he's a very, very excellent student in China. And this guy just learned the Chinese language, maybe less than 2 months. If my memory is correct, maybe 47 days. True, 47 days. Okay. 各位中国朋友们，你们好，我叫莫涵，我在山东大学学医学汉语，今年26岁了。أوقات تنباش أمنا موهانا خلشي خرشي حولي ما قناة مناري ليرة لزانكو شاندون بزيش كشي دخمينم بزماني تشيني لقل قطابة تشيني كان بيكو أوقاتم لبركات مولاتي تشين وشكيني هاوم ندزاني كبسيطريني أنا بەڵام کە هاتمێرە بە یارمەتی مامۆستاکانم کوردانە و مەردانە باشم حاولە کرد لە ماوەی تەنها 47 ڕۆژ تایم زمانی چینی فێر بم. ئێستا مستەوای زمانە چینیەکەم مستەوای 6ە کە بەرزترین مستەوای لەو مستەوا بەرزترەمانە لە وڵاتی چین لە بۆ هەر تەڵەبەکی ئەجنەبی کە بیەوێ زمانی چینی فێر بێ. 我是聂明，脊柱外科医生，在山东大学齐鲁医院脊柱外科工作。我很高兴地认识了马汉，我觉得这位学生是非常非常优秀的。他的优秀在于非常认真学习，而且呢，天资聪明。用了47天学中文以后，就跟着我们学校的普通的中国学生一样来学医学。当然大家知道，医学好多单词也好，就中文的单词也好，或者是一些术语也好，作为中国人来理解起来都有困难。三羧酸循环啊，有基因啊，有蛋白分解啊，这个酶啊，那个病理变化，那个变性，那个蜕变呢，中文都很难理解。但是作为一个伊拉克学生，能在中文班上学，能听得懂，能跟得上，而且成绩非常好，我觉得非常非常了不起。我也非常开心的得知，马汉是有史以来是伊拉克第一个开始在中国学医学的留学生。短短的这段时间内，取得了在学业上取得了非常大的成就。他知道到这儿学是为了 learn something， 是学一些东西，学到一些东西，而不是单纯的got high score， 是单纯的是高分来通过考试来学点。而且这个学生在社会交往和我们医生之间交往方面，非常非常谦虚，而且非常非常认真。业余时间到我们科室来，到手术室去观察一些事情，去看一些事情，学习一些事情。而且作为有一些英语不好的、中文不好的一些外国病人在住院时候，他在这儿做义工volunteer， 非常非常认真的做一些volunteer。我觉得像这样年轻的一个外国人身上很难看到这种优秀的品质。作为他的老师，我是非常非常高兴。我想，随着时间发展，随着我们留学生互相交换的发展，随着我们教育的互相扩大，随着习主席一路一带思想的进一步贯彻执行，我觉得我们和伊拉克人民库尔德人民之间会有更深、更久、
更广泛的一些交往，而交往以后我们会相互得益，是得到一些叫 mutual benefit from each other， 我们也能学得起他们一些优秀的东西。人只有互通有无，或许会使我们成长更快，友谊发展更长久。زۆر جار هەیە لەبارەی کللتوری وڵاتی چین لێم دەپرسن دەڵێن ئەو وڵاتە کللتوریان کووە. تێڕوانینی من لە بۆ کللتوری ئەدەبی هەر ڕستەیەکی خۆیانە کە دەڵێ جۆنخوا ونخوا یوێن لێو چەند بۆدا جینشن جۆیێ خوێخواڭ. لێرە فێرە زۆر شت بووم کە لە کوردستان بەخۆم قوتابی زانکۆ بووم لە زانکۆی کوردستان لەوێ تەڵەبە بووم، بەڵام کە هاتمێرە لێرە بەڕاستی فێر بووم کە کو دەبی ڕۆژانە ئەمە نزیکەی 15 ساعات زیاتر بخینین. لێرە تەڵەبە قوتابی چینیەکان بەڕاستی زۆر خۆیانماندی دەکەن، هەتا ئەو کاتەی بەخەبەرن دەخینن کە کاتی خەویش داهات ئیدیدێ هەمومان دەخەوین و کاتی نووسنە. لێرە زۆر سپاسی حکومەت و وڵاتی چین بکەم لە بۆ پێدانی ئەو زەمالەیە و خوێندنی پزیشکی گشتی لێرە لە وڵاتی چین و بەتایبەت لە زانکۆی شاندۆنگ بەڕاستی کە مووقعی کۆنفیشەزە شوێنی لەدایکبوونیەتی کە چەند کیلۆمەترێک لێرە لەو شاری من لە جینان دوورە. خەڵکەکە بەڕاستی زۆر لە گەرمان باشن. بەعام دەتانم بڵێم خەڵکی وڵاتی چین ڕاستی زۆر سەرسامم پێیان. ئەگەر دەچی لە جێگایەک پرسیارەکەت هەیە شوێنێک پێ نازانی دێن بەگەر دەکەون، مەسەلەن نەت دەڵێ دەچمە بازار ئەو ڕێی پێ نازانم کوو بڕۆم دێ کیلۆمەترێک بەگەر دەکەوی ڕێیەکەت پێ نیشان دەدا. دەڵێم وڵاتێکە لە هەرە گەورەترینەکان و لە داهاتوودا ئەگەر هەموو دنیاش بەڕێوە نەبا بەڵام تەسیرێکی یەکجار گەورەی دەبی لەسەر هەر هەموو خەڵق و هەموو وڵاتان. وەکو پردەگوایە کە دەبی تەواو ببی بە تەواوبوونی ئەو پردەش هەر کەسێک بەسەریدا تێپەڕبی ئەمانە ئەو دڵخۆش دەبی و دەوڵەمەندیش دەبی. کوردستانی خۆشمانیەک دەبی لەو شوێنانەی کە گەورەترین و باشترین خێر دەکات لە جێبەجێکردنی و تەواوبوونی ئەو بیرۆکەیە کە بە حکمەتی سەرۆکی چین سی جینپینگ وا لە بواری جێبەجێکردندایە. ئەویان دوو بابەت دەگرتەوە، یەکەمیان پزیشکی چینی خۆیان، دوایش پزیشکی ڕۆژهەڵاتی MBBS کەوەی ئێستا من دەخینم ئەوەی کە لە هەولێر و سلێمانی دەخیندرێ. بە بڕوای من ڕۆژێک دادێ خەڵک ڕۆژهەڵاتیەکان خۆشیان و ئەوروپی و ئەمریکیەکان دەبی بێنە وڵاتی چین پزیشکی ڕۆژهەڵاتی فێر بن. و لەبارەی پزیشکی چینیشەوە ئەگەر هات و علمێک تەمەنی 5000 ساڵ بوو باوەڕ ناکەم پێویست بەوە بکە ئەمە وەستوی بکەین. لە داهاتوو دەبوومە سەبەبی خێر لە بۆ هەردوو میلەت و ئینشاءڵڵا ئەوەش جێبەجێ دەبی. ئاواتی من ئەوە و ئێستا خەریکیشم بەڕاستی دەمەوێت پەیمانگایەکی کۆنفیشەس لە کوردستان بکەینەوە. دووهەمیان کردنەوەی نەخۆشخانەیەکی وڵاتی چینە لە کوردستان کە بکرێ ئەگەر یارمەتی هەبی بتانین بیکەین بە یەکێک لە مستەشفا هەرە گەورەکان لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پزیشکی چینی بێن لە کوردستان خەڵک ببین و خەڵکی نەخۆشی ناوچەکە ببینن و چارەسەریان لە بۆ بکەن. ئاواتی سێمی منیش ئەوەیە کە زمانی چینی لە کوردستان عەزیزەکەی خۆمان ببی لە پاش فێربوونی زمانی عەرەبی کوردی کە زمانی دایکە لە قوتابخانەکان زمانی چینی بخێندرین بەو ئاستەی کە بتانین زیاتر پارەی پێ بدەن لەوەی کە ئێستا پەرە بە زمانی ئینگلیزی دەدەن. یاخوا هەر سەرکەوتوو بن و کوردستان ئاوادان ئەنگۆش بمێنن بەخێر. زۆر سوپاس و کوردستان ئاوادان ماڵ ئاوادان.